داوامان لە کابرستان کردووە وەکو خێرخوازانی دیکەی شاری هەولێر وەکو خێرخوازانی دیکەی کوردستان بە پیر بانگەوازەکانی ئێمە هاتووە بۆ ئەوەی ئێمە بتوانین هاوکاری بەتایبەتی خێزانی بێباو بکەین. أي كمال بارداران مارو ناركتا ببارسن لا أجري جهنم. ئێمە ئێستا نزیک دەبینەوە لەکردنەوەی دەرگای قوتابخانەکان دیارە دەستگای بەخشین هەموو ساڵێک یەکێک لە پرۆژەکانی ئەوەیە کە خزمەتی منداڵانی بێباک و هەژاران بکەین کە ئێستا دایمە لە شاری هەولێر دیارە پرۆژەیەکی گەورەمان ڕاگەاندووە کە جلوبەرگ دابینکردنە بۆ 850 منداڵی بێباک و هەژار لە هەرێمی کوردستان. دیارە ئەم دابینکردنەش بەڕاستی ئێمە چۆن لە پێشووتر کە تەکلیفمان لە بەڕێز کابرستان مەجید کرد بۆ ئەوەی هاوکارمان بێت لە پرۆژەکانی ڕابردوومان لە کاتی هاتنی فەسڵی زستانە و هەروە دابینکردنی بە هەزاران سەبەتەی خۆراک و تەکلیفمان کرد کە دیارە 850 منداڵی بۆ ئێمە جلوبەرگی بۆ دابکەین کە کولفەکەی 15 ملیۆن دینار بوو. ئێمە سوپاسی دەکەین و داوا دەکەین خۆی گەورە پاداشتی وی و تەواوی خێرخوازان بداتەوە کە هەموو پرۆژەکانی دەستگای خێرخواز بەخشین لەلایەن خێرخوازانەوە جێبەجێ دەکرێت. أو إستا إيرو خربالو كده بس إيرو خوزي مزالي هي. زۆر مەمنونی دەبین کە ئەو جلکوبەرگەی دابین کردێ بۆ مندارە هێتیمەکان زۆر دەستخۆشی لێ دەکەین زۆر مەمنونین دەستیان خۆش بیتن زۆر سوپاسیان دەکەین خی گەورە سەرکەوتوی دنیا قیامەتیان کە یان ئەگەر ئەوان نەبن ئەمە ژیانمان هەموو لەسەر وانە یعنی ژیانمان گوزەرانمان هەموو لەسەر ئەو دەستگایانە دەستگای خێرخوازی بەخشین یعنی زۆر هاوکاریمان دەکەن لەو هەموو شتێکی هەنی لۆ مەحاش لۆ جلوبەرجی لۆ کە و دەورانی قورئان لۆ منداڵان یعنی زۆر هاوکاریمانن دەستخۆشیان لێ دەکەین خی گەورە سەر بە دنیا قیامەتیان کە یارمەتیمان دەدەن گەوپارانە لە ئەو یەتیان کە دابەش دەکەن لە سبەخت فەقیر و هەژاران یعنی دەستخۆشیان دەکەین یا ڕەبی خی گەورە سەرکەوتوی دنیا قیامەتیان کاز و پاداشان بداتەوە کە زیاتر و زیاتر یعنی بەردەوامیان پێ بدەن. دەستخۆشی لە دەستگای بەخشی دەکەم زۆری لێ مەمنونم پاداشەی گەلە گەورە بکەن هەر هیچم نەبوو ئەو دەهانام هات زۆر مەمنونم لە خوای مەمنونم لەویش مەمنونم. باشە دۆخ و ژیانی بزەرانتان چۆن بوو؟ وەلا ژیانی گوزەرانم گەلێک نەخۆش بوو 5 مندارم هەبوو زۆر زەحمەت بوو ئەو بەهانام بەهات ئەوی یارمەتیدام زۆریشی لێ مەمنونم حتا دنیامە هەنەی مەمنونم. دەستیان خۆشبی بەڕاستی هاوکاریەکی باشمان دەکەن خی گەورە لێیان ڕازی بی ئینشاڵڵا خی گەورە لە دنیا و لە قیامەت پێیان دەداتەوە ئینشاڵڵا مانگانە معاشێکمان دەدەن یعنی ئەو کاتانەی ئێستا ئەوەیە وەرزەکان یعنی جێجێ دەماندنێ ئەو ئەشیای مەکتەبێ دەدەن دەستەکانیان خۆشبی خوا لێیان ڕازی بی ئینشاڵڵا خی گەورە دەستیان بەباریان دەگریتن سەرکەوتوی دنیا و قیامەتیان کا بەڕاستی یعنی بەس دەتوانین دوعای خێریان لێ بکەین دەستیان خۆش بێ ئەوە دەکەن ئەو مندارانە بێنازی بێنازی هەیە داک و بابی نییە هەیە بابی نییە یعنی ویان نەکردێ مەجبور بە دەستی کەس بن هەتا برێن کەسە نێزیکانیشمان بەڕاستی پێویستیمان پێینێ لە بەوانە هەتا دەمرین دوعای خێریان لێ دەکەین یا ڕەبی خی گەورە لێیان ڕازی. ژیانش گەلە ناخۆشمان بوو سەرەتایە کە عمرم کچکە و بابم لەدەستدا هیچمان نەبوو دەستخۆشیان لێ دەکەم خانیان لۆ کردین پاریان داینێ جرک و بەرجیان لۆ کردن دەستخۆشیان لێ دەکەم بەڕاست لە بەوانە با لەوە خزم کەس با یعنی ژیانمان دەفەوتا دەستخۆشیان لێ دەکەم یعنی هاوکارێکی گەلە باشانی کردم بە تایبەت بەخشین دەسوودێکی باشمان لێتیا بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم لە بەروان نەبە یعنی لە سەجادەکان دەماینەوە دەستخۆشیان لێ دەکەم. Başlayacak.